لحديثك صحيح ترغيب هاتو خوشويستي خوا صلى الله عليه وسلم باسی ڕێز و حرمەتی کەسانێکی تایبەت دەکات، چونکە بەڕاستی ئەمانەیش بە پیاو دەکرێت، پیاوی ڕاستەقینە. دەفەرمێ ئینە للمەساجد ئەوتادا المەلائکەة جولەساؤهم. لەناو مزگەوتەکاندان هەموو مزگەوتەکان کۆمەڵە کەسێکی تایە وەکو سنگ و مێخ وایە، وەکو کۆڵەکەی مزگەوت وایە. کاتێک کە خێمەیەک داکوتی، خێمەیەک دامەزرێنی، کۆمەڵێک ئاسن و شیش و مێخ و سنگ دا ئەکوتی بۆی خێمەکە خۆی بگرێ. هەندێ حەبل هاتووە شتێکی پێوە دەکەی، سنگی پێ دەڵێن، مێخی پێ دەڵێن، شیشێکە، ئاسنێکە، هەر شتێکە. ئەو خێمەیە ئەو دەوارە بەهۆی ئەوە بەند دەبێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسانی کە ئەهلی مزگەوتن، ئەهلی جەماعەتن، بە کۆڵەکە و مێخ و سنگی مزگەوت ناویان دەبات. دەفەرمی المەلائکەة جولەساؤهم. ئەو کەسانی کە کۆڵەکەی مزگەوتن، مێخ و سنگی مزگەوتن، مزگەوت بەوانەوە بەسراوە، بەوانەوە ئاوەدان و خۆشە، ئەفەرمێ مەلائیکە لەگەڵ ئەوانە دانیشێ. وەڵڵاهی کاتێک کە دەی بۆ نوێژی جەماعەت و جومعە، دڵنیا بە مەلائیکە لەگەڵ تۆدا دانیشێت، هاوڕێتی تۆ دەکات. بەڵام ئیشی چیە مەلائیکە؟ دوعای خێرە بۆ دەکات، دوعات بۆ دەکات. دەڵێ خوایە گیانە فڵان کەس خۆش بۆ هاتۆ بۆ مزگەوت، خوایە گیان فڵان کەس بخە بەهەشتەوە، لە ئاگری جەهەنەم ڕزگاری کە. جا ئەگە پێت خۆشە کۆڵەکەی مزگەوت بی، سنگ و مێخی مزگەوت بی، وەرە بۆ مزگەوت، ئەهلی جومعە و جەماعەت بە. تەنها جومعە ڕوو لە مزگەوت مەکە. هەموو مزگەوتەکان کۆمەڵە کەسێکی تایە ئاوە تایبەتن، بەردەوام لە مزگەوتەیان بینی. ئەوە شەرەفێکە، ئەوە ڕێزێکە، ئەوە حورمەتێکە، خوا بە هەموو کەسێکی نادا. جا خۆت مەحروم مەکە لە دانیشتنی مەلائیکە، چونکە وەڵڵاهی هەر کەسێک لە ئێمە کۆمەڵە کەسێکمان دەناسی، خوا لێیان خۆش بێ کۆڵەکەی مزگەوت بوون، بەردەوام لە مزگەوت ئەیان نەبینی، بەڵام ئێستا لەژێر خۆڵان، بەڵام بردیانەوە، چونکە ئەهلی جومعە و جەماعەت بوون. هەندێک کەسیشەیە ئێستا زیندوون لە مزگەوتا بەردەوام دەیان بینی. ئەوە ڕێز و حورمەتێکە خوا گەورە بە هەموو کەسێکی نادا. ئەو پلەپایە تایبەتە بە کەسانێک و کە خوا خۆشیانی دەوێت. جا هەوڵ بدە لەو کەسانە بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کۆڵەکە و بە مێخ و سنگی مزگەوت ناویانی بردووە. وەڵڵاهی ئەوە شەرەفێکی زۆر گەورەیە لە دەست خۆتی مەتە.